لاهور شێخجەنگی خەریکی چییە و هەنگاوەکانی بەکوێ دەگەن لە دەرەوەی یەکێتی بیر دەکاتەوە یان هێشتا پێی وایە شوێنێک بۆ ئەو لە نێو یەکێتیدا ماوەتەوە لێی دابنیشێت؟ لاهور شێخجەنگی لە چەند ڕۆژی ڕابردوودا مانۆڕێکی خێرای سیاسی لە بەغدای پایتەخت ئەنجامدا و چاوی کەوت بە هەموو ئەوانەی کە ڕەنگە لە کاتی هاوسەرۆکی یەکێتیشدا بە ئاسانی نەیتوانایە لەگەڵیان دابنیشێت. هەر لە سەرۆکی ئەنجومەنی باڵای دادوەریەوە تا دەگاتە سەرۆکی ئەنجومەنی وەزیران و سەرکردەی سەرجەم حیزبە باڵەکانی عێراق پێشوازیان لە لاهور شێخجەنگی کرد. بە پێڕاگەیەندراوی دوای کۆبوونەوەکانیش لاهور شێخجەنگی ئەوەی ئاشکرا کرد کە کۆبوونەوەکان زۆر سەرکەوتوو بوون و دڵخۆشی خۆی بە ئەنجامەکانی کۆبوونەوەکان ڕاگەیان. لاهور شێخجەنگی کە ساڵێک بەر لە ئێستا هاوسەرۆکی خاوەندە سەڵاتی یەکێتی نیشتیمانی کوردستان و تا ڕادەیەکی زۆریش بڕیاردەری سیاسی و ئیداری نیوەی هەرێم بوو. ئێستا بەبێ هیچ پۆستێکی سیاسی و ئیداری شەقامەکانی بەغدا و بارەگا و ئەنجومەنەکان دەگەڕێت و بەرسیاری گەورەی لایلایەنگران و دۆست و نەیاریشی دروست کردووە کە ئاخۆ خەریکی چییە و چی لەم هەوڵانەی سەوز دەبێت. لا کۆبوونەوەی لاهور شێخجەنگی و سەرۆکی ئەنجومەنی باڵای دادوەری عێراقدا زەرفێک بووە جێی سەرنجی چاودێران و میدیاکان کە بەپێی زانیاریەکانی شارپرێس هەم سەردانەکە و هەم ئەو زەرفەی کە دەرکەوت تایبەت بوون بەو دۆسیە و سکاڵایانەی کە لە ماوەی یەک ساڵی ڕابردوودا لاهور شێخجەنگی لە دادگاکان تۆماری کردوون لەسەر بەرپرسانی باڵای یەکێتی و خودی بافڵ تاڵەبانی هاوسەرۆکی ئەو کات و سەرۆکی ئێستای حیزبەکە. زانیاریەکان بازدەوە دەکەن کە لاهور شێخجەنگی بەشێک لە ئامانجەکانی سەردانەکەی یەکلاکردنەوەی ئەو دۆسیانە و مەبەستیەتی لە ڕێگەی دادگاوە بەشێک لە کێشەکانی چارەسەر بکات. ئەگەر چی لە دوو مانگی ڕابردوودا لاهور شێخجەنگی جەختی لەوە کردوتەوە کە هیچ نیازێکی بۆ دروستکردنی حیزب نییە و بڕوای بە خەباتی پەرلەمانیش نەماوە. کوردستان بەدەست لیست و حیزبەوە بەڕاستی ئەم خەڵکە ئێمە ماڵی ئەو خەڵکەمان وێران کرد. ئەوەندەمان حیزب دروست کرد، ئەوەندەمان لیست دروست کرد. نەتیجەکەشیەوە بوو هەمووی دەچێتە هەولێر و پەرلەمانی کوردستانیش بۆتە شوێنی گاڵتە پێکردن بە دەنجی خەڵک. بەڕاستی من باوەڕم بە لیست نییە، باوەڕم بەم جۆرە حیزبایەتێ نەماوە. تا ئەو پەرلەمانش لە هەولێر بێ من باوەڕم بە خەباتی پەرلەمانی نەماوە. بۆیە وا خەڵک وانەزانێ من لیست دادەنێم، وا خەڵک وانەزانێ من بە تەمام خەڵک فری و دەم بچێ دەنجی پێکۆکەمە و بیبم بۆ هەولێر لێ یان تەسویری کەن یان بیکڕن یان دەرگای لەسەر داخن نێچێتە ناو پەرلەمانەوە. ئەم پێم وایە کوردستان پێویستی بە شتێکی ترە بڕاستی. پێچەوانەی ئەو قسانە بەشێک لە کەسە نزیکەکانی باز لە دەرکەوتنی ئاسۆی دەمکەل دەکەن و وانیشان دەدەن لاهور شێخجەنگی بە جوڵەیەکی سیاسیەوە دێتەوە گۆڕەپانی سیاسی هەرێمووی عێراق. کەسە نزیکەکانی لاهور شێخجەنگی بانگەشەی ئەوە دەکەن ئەو ڕێگەیانەی کە ساڵێکە لیان داخراون ئێستا وردە دەکرێنەوە و لە دەرگاوە ئاسوەیەکی نوێ بەدەر دەکەوێت. لاهور شێخجەنگی لە ماوەی یەک ساڵی ڕابردوودا ئەگەرچی هەر لە سەرەتاوە بافڵ تاڵەبانی و سەرکردایەتی یەکێتی لا دەرەوەی حیزبەکە ناویان دەهێنا بەردەوام خۆی لە نێو یەکێتی دەبینیەوە و بە ناوی یەکێتی و هاوسەرۆکی حیزبەکەوە بەیاننامەی بڵاو دەکردەوە و قسەی دەکرد و بەتەنیشت ئاڵای یەکێتیەوە پێشوازی لە خەڵک دەکرد. جیاواز لەمەش لاهور شێخجەنگی بەردەوام باسی لەوە دەکرد کە ئەو نایەوێت لە دەرەوەی یەکێتی بیر بکاتەوە و یەکێتی بە مڵکی خۆی دەزانێ و پێی وابوو کێشەکان هەمویان لە نێو یەکێتی چارەسەر دەکرێن نەک لە دەرەوە. لەم نێوەندەدا دیار نییە کە ئاخۆ ئەم جوڵانەی لاهور شێخجەنگی با مەبەستی فشارکردنە بۆ سەرکێتی و بافڵ تاڵەبانی تا بکەونەوە گفتوگۆ لەگەڵی و لە نێو یەکێتی جێ بێتەوە یان نەخێر ئەوەی باز دەکرێت ڕاستە و نێتی دروستکردنی حیزبێکی نوێی هێناوە. یەکێک لەو کەسانەی کە لە سەردانەکاندا لەگەڵ لاهور شێخجەنگی دەردەکەوێت و وەک ڕێخەری کۆبوونەوەکانی ژوێنا دەکرێت. ئاڵا تاڵەبانی ئەندامی دوورخراوەی سەرکردایەتی یەکێتیە و بۆتە جێی سەرنجی تەواوی چاودێران چونکە لە چەند مانگی ڕابردوودا دوای بوونی کێشە و ململانێ لەگەڵ سەرکردایەتی و هاوسەرۆکی حیزبەکەی لە کاتی گفتوگۆکانی پێکێنانی حکوومەتی نوێی عێراقدا هاوشان لەگەڵ بافڵ تاڵەبانی دەرکەوت و مانۆڕێکی سیاسی توندی بەڕێوە برد بۆ بەدەستێنانی خواستەکانی یەکێتی. ئێستاش بە هەمان شێوە مانۆڕێکی خێرا و توند بەڕێوە دەبات بۆ دیدارەکانی لاهور شێخجەنگی و لە میدیا و سۆشیال میدیاش بانگەشەیەکی زۆر بۆ کۆبوونەوە و دیدارەکان دەکرێت. دیار نییە ئاخۆبوونی ئاڵا تاڵەبانی لەگەڵ بافڵ تاڵەبانی باڵکردنی گڵۆپی سەوزی لاهور شێخجەنگی بووە یان بوونی لەگەڵ لاهور شێخجەنگی بەڕەزامەندی بافڵ تاڵەبانی بووە یان بوونی لەگەڵ هەردووکیان یاریەکە و لەو نێوەندەدا دەیکات و مەبەستیەتی لە هەردوو جەژنەکە نەبێت.
جوڵەکانی لاهور شێخ جەنگی بە زوویی سۆشیال میدیای تەنیو لێکدانەوە و کاردانەوەی بەدوای خۆی داهێنا بە جۆرێک بەشێک لە شەقام و چاودێران پێیان وایە کە لاهور شێخ جەنگی دەتوانێت بەم جوڵانەی یەکێتی و باڵ تاڵەبانی بخاتە ژێرفشارەوە و گفتوگۆی داهاتووی سیاسی ناوبراو لە نێو یەکێتی یان لە دەرەوەی یەکێتی لەگەڵ بکەن و بەشێکی تریش پێیان وایە چیدی بوونی لاهور شێخ جەنگی و جوڵەکانی هیچ لە هاوکێشەی یەکێتی نوێن ناگۆڕن و باڵ تاڵەبانی کە ئێستا ناسنامەی سەرۆکی یەکێتی وەرگرتووە سەرقاڵی قایمکردنی زیاتری پێگەکانی خۆیەتی لە نێو حیزبەکە نەکبیرکردنەوە لە هێنانەوەی لاهور شێخ جەنگی و گەڕانەوە بۆ سەرەتایدا.